خۆشەویستی دۆستانی خوا و ڕەفیقی دۆستانی خوا و پیاوانی خوا ئەهلی تەقوا و نەقی و تەقی ئەمە بۆ دوو دین و دنیامان ئیسپاتەیە کە پێغەمبەری خوا ئەفەرمێت هم قوم لا يشقى بهم جليسهم ئەوانە قەومێکن دۆستانی خوا پیاوانی خوا ئینسان لەگەڵدانا بەڕاستی قەت بەدبەخت نابێت نە لە دنیا لە قیامەتە ئەصحاب الكهف کە خوای تەبارەک باسی ئەو تۆقە گەنجەمان بۆکە کە ڕاپەڕین و دشت بە گەندەڵکاران بە ملحید و بێدینەکان بە بتپەرستەکان سەیرەکەی دایان بە شاخ هەموو خەڵک دوژمنیان بەڵام ئەوان هاتن دینی حەق یەکتاپەرستیان بڵاو کردەوە باسی ئەو زوڵم مستەمەیان کردەوە ئینسان مافی نەبوو ئینسان بەڕاستیەکرا بەر دەعوا و دەمدەکان و ئەمان بۆ تەفریقی خۆیان سەیران نەکرد تەعدای ناموسیان لێکرا ڕیبا خواردن و سووق خواردن باو بوو بەڵام سەیرەکەی ئەوان ڕاپەڕین لە دەسەڵاتداران لە زاڵم و ستەمکاران ئەم گەنجانە کە ڕۆژنە ئەشکەوتێک شوانێک لەو ڕێگەوە ڕوا لەگەڵانە لەگەڵ سەدەقەیە ئەڕوا لەگەڵانە خوای تەبارەک وتەعالا ئەو شوانەت ئەکا بە ڕەفیقیان لەگەڵ ئەوانە ئەیان خەوێنێ 300 و چەند ساڵە فەرمەدە کەرامەتە بۆ ئەوان دوایی زیندووە بنەوە لەگەڵانە زیندووە بێتەوە وحتى پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوا حرمەتێکی لەوان ناوە ئەو شوانەی و سەدەقەی لەگەڵانە ئەکەوێ لەگەڵیشانە زیندووە بێتەوە لەگەڵیشانە لە قیامەتە لە باشدایە یعنی سەگێک لەبەر ڕەفیقی پیاوچاکان کە پێغەمبەری محەممەد 10 حەیوان ئاواتە بە یەکێک لەو حەیوانانە یەکێک لەو دەعوانەی کەوا لە بەهەشتا لەگەڵ موسڵمانان و ئیماندارانە سەگی ئەصحاب الكهفە بۆ بەچی گەشتە ئەم مەرتەبە سەگە بە ڕەفیقی پیاوچاکان بۆیە خۆشەویستی پیاوچاکان لە دنیا و لە قیامەتە ئینسان ئەگەێنێتە لوتکە دائم پیاوانی خوا دۆستانی خواتان خۆش بوویە ئەولیاء الرەحمان نەک ئەولیاء الشەیطان چونکە ئەمڕۆ خەڵکێک زۆرە بەناو دین و بەناو جوبە و مێزەر و بەناو شێخایەتی وە خۆی کردووە بە ئەوەی کەوایەتێت خەڵ لە خۆی کۆکاتە و سیحر و جادو ئەکا و خەریکی شەق و زۆ کۆمەڵەشتە بەناوی دۆستی خوا مخالفیشەم ناکە دۆستی خوا هەلی تەقوایە دۆستی خوا بانگەوازی بۆکە دۆستی خوا بەڕاستی جێگری ڕاستەقینەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەموو لە شەرع لا نادا وەکو چەند جار باسمان کردووە شێخی مەولەوی فەرمێ وەلی کەسێکە عارف بالله مامتەنبیزات بە صیفات ئاگا بیکێشی بەسنی هەر سێ تەقوازا بە ترازوی شەرع مویە لا نادا هەموو وەلی دۆستی خوایە نەک کابرا بەڕاستی شەوی سەد دێ عەرەق خواتەوە و جوبە و مێزەری لەسەرابێ و دەستی خەڵک بڕێ و خەریکی مارخواردن و شمشێربازی بێ و بڵێ من دۆستی خوا نەبێت ئەو دوژمنی خوای ئەولیاء الشەیطان ئەولیاء الرەحمان ئەهلی تەقوایە جێگەداری بە حەقی ڕەسوول الله صلی الله عليه وسلم صفات و کرداری ئەیسەرمێنێکە دۆستی خوایە خۆشەویستان جا خۆشەویستی بۆ دۆستانی خوا یەکێکە لەو خۆشەویستان